أولا یەکەم دۆزی ڕەوای فەلەستین کێشەیەکی ناوەندی ئومەتی ئیسلامیە لەبەر ئەوە لە پێشتردا هەندێک کە هەوڵیان دەدا ئەم دۆزە بچووک بکەنەوە لە نەتەوەی عەرەبیدا یان کێشەی نیشتیمانی فەلەستینی و دابڕینی لە دۆزی ئومەت ئەمە لادان بوو لە دۆزی فەلەستین بۆیە پێویستە بیگێڕینەوە بۆ ڕێڕەوی شەرعی ڕاستەقینە کە بریتیە لەوەی دۆزێکی ئومەتە نەک گەلی و نەتەوەیی. ثانيا مجاهدو الحماس والجهاد. دووەم مجاهیدانی حەماس و جیهادی ئیسلامی بەوانەی کە خوا بە شەهید قبوڵیان بکات شەهید بوون ئەوانش کە زیندون سەری ئومەتیان بەرز کردەوە خوا بە باشترین پاداشتیان بداتەوە. ئەوانیش ئەوەی کردیان پێیان نەدەکرا ئەگەر خەڵکی غەزە هاوپشتیان نەبوونایە کە قوربانیکی گەورەیان داوە ئەوانیش مافیان لە گەردنی هەموو ئومەتدا هەیە. ثالثا طوفان الأقصى. سێم تۆفانی ئەقسا لەگەڵ ئەوەی شکاندنی لوتی قەواری زایۆنی و ساختەی بانگەشەکانی بوو لە هەمان کاتدا زیندووکردنەوەی دۆزی فەلەستینیش بوو کە نزیک بوو لە لەبیرچوونە و پەراوێز خستن بە تایبەت کە هەندێک وڵاتی عەرەبی نۆرەیان گرتبوو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ قەواری زایۆنی. بەڵام تۆفانی ئەقسا دۆزەکەی زیندوو کردەوە و هێنایەوە نێو کۆنگرەکان و وای کرد ببێتەوە پرسی نێودەوڵەتی و ببێتە قسەی کات و گەرم. رابعا مظلومية الشعب الفلسطيني أيها الإخوة. چوارەم ستەملێکراوی گەلی فەلەستینی کە لە ئێستادا لە غەزەی خاپوورکرا و شەهیدەکانی بەرجەستە کراوە بووەتە پێوەر و کێشانە بۆ ئەهلی ئیسلام کێ لەگەڵ فەلەستینە ستەملێکراوەکان و غەزەیەکاندا وەستاوەتەوە و کێش پشتیان تێدەکات و وازیان لێدەهێنێت. من يقف مع مسلمي فلسطين ومع الغزيين وغيرهم من أهل فلسطين ومن يتركهم ويخذلهم أصبحت هذه القضية معيارا وميزانا